ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکار ماتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. دەست بە سەرکرانی ژینگە پارێزێکی خەڵکی شاری سنە. بەردەوامی مانگرتنی بەندکراوانی زیندانی قزل حەساری کەرەج. ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی شەبنەم لە چابەهار. وەبوونەوەی کرێکارانی شرکەتی نەوتی فەلات قاڕە و ئەدامکردنی حەوت بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. دەست بە سەرکرانی ژینگە پارێزێکی خەڵکی شاری سنە. ڕۆژی ڕابردوو ژینگە پارێزێکی خەڵکی شاری سنە بە هێرشی هێزەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر شوێنی کارەکەی دەست بەسەر کراوە. ئەو هاوڵاتیە بە ناسناوی ئازاد حاجی میرزایی بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە لەلایەن هێزەکانی ئیدارەی دڵاتەوە دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شایانی باسە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنیم هەواڵە هیچ زانیاریەک سەبارەت بەو دەست بەسەرکراوە لە بەردەستانی. خراپی دۆخی تەندروستی متەلێب ئەحمەدیان لە زیندانەکانی ڕژیم. متەلێب ئەحمەدیان بەندکراوی سیاسی کورد و ڕاگیراو لە تاران سەرڕای خراپی دۆخی تەندروستی و پێشنیاری پزیشکی زیندان بۆ پێدانی مەرەخەسی دەرمانی هێشتا لە سەرەتایترین مافەکانی بێبەش کراوە. ناوبراو ڕێکەوتی 13 ڕەزبەر 1389 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی دڵاتی شاری سەردەشتەوە دەست بەسەر و دواتر زیاتر لە 230 ڕۆژە لە گرتوخانەکانی دڵات لە شارەکانی سەردەشت سنە و سەقز ئەشکەنجەدرا و بنەماڵەیە و بەندکراوە بۆ ماوەیەکی زۆر هیچ زانیاریەکیان تەنانەت لە شوێنی ڕاگررتنی ڕۆڵەکەیان نەبوو. ئەو هاوڵاتیە ڕێکەوتی 24 ڕەشەمەی هەمان ساڵ لەلایەن دادگای ئینقلابی شاری سەقز بە تۆمەتی چالاکی چەکداری دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی حکمی 30 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراو. جێگای ئاماژەیەکە و بەندکراوە بارەها دژ بە بڕیاری ناڕەوای دەستگای قەزای ڕژیم پێدانی ببورن پێنەدانی مافی مرەخەسی و بێبەشکرانی لە مافەکانی مانی لە خواردن گرتووە و هەروەها بەهۆی ئەشکەنجەوە ئازاری زۆریش لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دۆخی تەندروستی لە خراپیدا. بەردەوامی مانگرتنی بەندکراوانی زیندانی قزل حەساری کەرەج. بەپێی دوایین راپۆرتەکان بە پەیوەستبوونی بەندی چواری زیندانی قزل حەساری کەرەج بە مانگرتنەکانی زیندانیانی و بەندیخانەیە بەندکراوان لە سێهەمین ڕۆژدا بەردەوامن لە مانگرتن. بەپێی دوایین هەواڵەکان بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە زیندانی قزل حەساری کەرەج سەرڕایدانی بەڵێنی گواستنەوەی بەندکراوانی محکوم بە ئیعدام بۆ بەندەکانیان ڕۆژی سێشەممە ڕێکەوتی 22 ڕەزبەر چەند زیندانی دیکەشیان ئیعدام کردووە و ئەمەش بووەتە هۆی بڵاوبوونەوەی ناڕەزایەتیەکان و مانگرتنەکانی زیندان. بەندکراوانی مانگرت و جەخت لەسەرەوە دەکەنەوە کە تا کاتێک کە سەپاندنی حکمی ئیعدام لەسەر زیندانیان بەردەوام بێت ئەوانیش بەردەوامە بن لە ناڕەزایەتی و مانگرتن دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی. شانی باسە کە بەندکراوانی بەندی چواری و بەندیخانەیە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە هیچ ڕێگایەک جگەل لە مانگرتن بۆ زیندانیان نەماوەتەوە و ناچارن دژ بە بڕیارەکانی بەرپرسان مان لە خواردن بگرن. کۆبوونەوەی ناڕەزایەتی خوازیارانی مەسکەنی ملی لە شاری ئەهواز. ڕۆژی چوارشەممە 23 ڕەزبەر خوازیارانی مەسکەنی ملی شاری ئەهواز دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان لە بەردەم ئۆستانداری پارێزگای خۆزستاندا کۆبوونەوە. بەشداربوانی ئەو کۆبوونەوەیە ئاماژەیان بەوە کردووە کە سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە چەند مانگ لەسەر پێدانی پارەی خانوەکانیان بە ناوەندە پەیوەندیدارەکان هێشتا خانوەکانیان وەرنەگرتووە و وەڵامی ناڕازیان نادەنەوە. لە درێژەی کۆبوونەوەکەدا ناڕازیان خوازیاری وەڵامدانەوەی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەستێوەردانی دادپەروەرانەی دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامی لەسەر گەندەڵی بەرپرسانی پرۆژەی مەسکەنی ملی لە ئێران
ڕادەستکردنەوەی خانووەکانیان و هەروەها بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکانیان. ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی شەبنەم لە چابەهار. ڕۆژی ڕابردوو کرێکارانی شرکەتی شەبنەم لە شاری چابەهار سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان دشت بە پێنەدانی یەغدەستە دواخراوەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی هەغدەستەکانیان لەلایەن بەرپرسانی شرکەتەوە دۆخی ژیانیان لە خراپیدایە و تەنانەت توانایی دابینکردنی سەرەتایی ترین پێداویستیەکانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی یەغدەست بە پێی ڕێژەی تەواڕۆم و هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی هەغدەست و مەزایە دواخراوەکانیان و هەروەها وەدیاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی نەوتی فەلاتقاڕە. ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 23 ڕەزبەر 1404 هەتاوی کۆمەڵک لە کرێکارانی شرکەتی نەوتی فەلاتقاڕە لە دوورگەی خارک و ناوچە عەمەڵیاتیەکانی بێهرەگان دشت بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانیان کۆبوونەتەوە. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروست مۆڵکردنی پلاکار دشت بە نەبوونی ئیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕەفاهی ناڕەزایەتیان دەربڕیوە و خوازیاری بەکردەوە دەراتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان، بەرزکردنەوەی ئاستی یەغدەست بە پێی ڕێژەی تەواڕۆم و هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەوی و ئیمکاناتی ڕەفاهی، بەرزکردنەوەی ئاستی یەغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و هەروەها سەربەخۆیی سندوقی خانەنشینکراوانی شرکەتی نەوت. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ئیعدامکردنی 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا. لە ڕۆژانی ڕابردوودا 7 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان، کوشتنی بانقەست و دزی چەکداری ئیعدام کراون. بە پێی راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤ 3 بەندکراو بە ناوەکانی ئەمیرڕەزا قوبادی، مەجید و سەجاد حاتەمی بە تۆمەتی دزی چەکداری لە زیندانی قەزەلحەساری کەرەج ئیعدام کراون. هەروەها 3 بەندکراوی دیکە بە ناوەکانی ڕەفیق گەڵەبەچە، حەزرەت ئێسحاق زەهی و میلاد جەهانی بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان لە زیندانیەکانی عێراق، دەستگردی ئیسفەهان و عەدڵابادی شیراز ئیعدام کراون. هاوکات زیندانیەکی دیکەش بە ناوی ئەحمەد بەگناسری بە تۆمەتی کوشتنی بانقەست لە بەندیخانەی ناوەندی ئیلام ئیعدام کراوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.